سڵاو هەندێک دیاردە هەیە لە کوردستانە ڕەنگە لە چاوی گشتیەوە و لەو تێڕوانینەی ڕای گشتیەوە دیاردەی زۆر بچووکێم کۆمەڵگەیە بن ئەسڵەن دیاردەیەک بن هەندێک خەڵک هەبێ پێی وابێت کە شایانی ئەوە نیە بەردامەیەکی لەسەر بکەیت ڕەنگە شایانی دروستکردنی راپۆرتێکی چەند دەقەیبی لەسەری بەڵام وەک مێژووی دەروون و دیاردە هەمیشە ئێمە دەستمان ناوەتە ئەو دیاردانەی کە بە بێدەنگی و بە هێواشی لە ژێرەوە ژێرخانی کللتوری و کۆمەڵایەتی ئەم کۆمەڵگەیە سووتێنن بە نمونە هەمومان سۆشیال میدیا بەکارێنین و لە کاتی بەکارێنانی سۆشیال میدیاشە هەندێک کارکتەرمان بەرچاوەکەوێت بە پۆست و بە ناو و بە پیشەی جیاواز بە نمونە ئەتوانم بڵێم ئەو ڕێ بەخۆم بەم دوایەوەی کە لەگەڵ میوانە بەڕێزەکان و ریسێرچی وردمان کرد لەسەرم دیاردەیە ئەتوانم بڵێم ئەمە دیاردەی مۆدێل لە کوردستانە کە پشکی شێری ئەم دیاردەیە بەرخانمان کەوتووە و لە ڕەگەزی نێریش کۆمەڵی خەڵکەیە ئەتوانم من ئەوە بڵێم لەم بەرنامەیە ئایا مۆدێل ئەوەی کە ئەم ناوەی بۆ دروست کردو ئەم تایتڵی بۆ داناوە ئەوەیە کە لە کوردستانە ئاگوزارێ ئایا مۆدێل ئەوەیە کە پەیجێک بکڕێ و کۆمەڵی سپۆنسەری بکات و هەندێک ڕسمی لە شولاری بڵاو کاتەوە بەمە ئەوترێ مۆدێل یان لە دنیاە پەیمانگای گەورە و شوێنی ئەکادیمی گەورە و بەرنامەی گەورە مۆدێل دروستەکە بەڵام بەداخەوە لە کوردستانە ئەوەی کە بینین بەشێکی زۆری لە مۆدێلانە کە قسەی خەڵک و خەڵکانی مختەسە ئەوەیە تەنها ئەوەیە لێویان بۆ تۆکس کردووە و تۆزێک دەستکاری لە شولاریان کردووە خۆیان وەک مۆدێل ناوەبن مەترسیدارترین حاڵەتیش ئەوەیە کە ئەم مۆدێلانە بوونەتە براندێک و هەندێکیان بوونەتە براندێک و ڕیکلام بۆ هەندێک کاڵاکەن ئەمەش دیوێکی ترە بە خۆشحاڵیەوە بە میواناری دکتۆر یەحیا عومەر ڕێشاوی مامۆسای زانکۆ ڕێزان شێخ دلێر وەک پارێزەر بەڵام هەمیشە ماشەڵاوەندە ئەکتیڤی نازانم تایتڵەکە چۆن ناو بنێ بەڵام پارێزەر و چالاکوان جەنابیشە بەخێر بی هیوادارم ئەم بەرنمەیە لە هەر بەرنمێکە جەنابە بەشداری و کردو لەگەڵمانە گۆمەکەمان خراپ شلەقانەوە هیواداریم ئەم بەرنمێش گۆمەکە پشلەقێنین بەرەو چارەسەر نەک بەرەو ئەو دیوەی کە ئێمە نامانێ ڕووبات کاکزان زانا کۆمەڵاس جەنابیشە بەخێر بی هەمیشە تایتڵێکی تۆم قەت بیر ناچێتەوە کە یەکێک لە بەرنمەکانمان باسە کرد کە وتە بەداخەوە هەندێک دیاردەیەکەیە کە بە ئەستێرەکردنی گەمژەکانە ئەو تایتڵە بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو هیوادارم لەم بەرنمێشا بگەینەوەی کە ئەم دیاردەی مۆدێڵە بەرەو چارەسەر و بەرەو شوێنی حەقی خۆی بەری نەگۆی کە لە کوردستانە هەیە و یەکێک لە مۆدێڵە جیهانیەکانیش کە بە خۆشحاڵی و کورد زمانە برایەکی بەڕێزمانە کاک کاروخ سینیاچی جەنابیان مۆدێڵێکی گەورن لە بەلجیکا و لە ماوەی ڕابردووشا لە زۆربەی میدیا جیهانیەکان و میدیا ئەوروپیەکانەوە بینیمان کە ئەم بەڕێزە بەواقع ئەو بە ئەکادمی مۆدێلە جەنابیشی بە یەک دوو پرسیار بەشدارە لەگەڵ ما سوپاس دەکەم کە لە وڵاتی بەلجیکا بەشدار بووی و دوو نمونەی زینوشمان هەیە کە ئەو دوو نمونەیە یەکێکن لە نزیکی 700-800 نامەکە کچان و چیژۆڵە ناسکەکانی ئەم وڵاتە جیرۆدەی دەستی ئەم دیاردەیە بوو ڕەنگە بینەر پێی سیر بێکە بڵین مۆدێل قوربانی لێکەوتۆ بەڵام بچینە ناو بەرنامەکەەوە ڕەنگە بگەینەوە حەقیقەتە پاکێجێکمان دروست کردووە بۆی کە بینەران و خۆشمان بەرچاوڕوون بین کە گۆشەی بەرنامەکەمان چییە با بینەری ئەو پاکێجە بین ئەو کادەگەڕینەوە بابزانین مۆدێل چییە فەرمی یەکێک لە پڕداهاتنی پیشەکانی دنیا لە ئێستادا پیشەی فاشۆن مۆدێلە بەڵام بۆ گەیشتن بەم ناونیشانە و بەدەزینانی بڕەپارەیەکی زۆر ماگانە مەرج و ڕێسای تایبەتی هەیە کە ئەگەر لەو مەرجانە دوور بیت کەسی ئارەزوومەند بە پیشەی بوونی ناگات واتە ناچێتە ڕیزی فاشۆن مۆدێلەوە جوانی ڕوخسار و بەرزی باڵا یەکێکن لە مەرجە سەرەکیەکان بەڵام شێوەی دروستبوونی جەستە و دابەشبوونی کێشی مۆدێلەکە بەسەر باڵایدا بە شێوەیەکی ستاندارد مەرجێکی ترە بە شێوەیەکی گشتی شێوەی بنیادی کاتژمێری خۆڵی یەکێکە لە مەرجەکان واتە شان 90 سانتیم و ناوقەت 6 سانتیم و سمت 90 سانتیم بێت دەبێت کەسی مۆدێل
باڵای لە 170 سانتیمەتر کەمتر نەبێت، کێشی لە 55 کیلۆگرام زیاتر نەبێت. وا باشترە فەیسی کەسی مۆدێل خاوەن کارێزما و سیمای تایبەتی خۆی بێت بۆ ئەوەی بتوانێت سەرنجی بینەرانی بۆ لای خۆیدا ڕابکێشێت. دەبێت شارەزایەکی باشی لە ئەتەکێتی جوڵە و ڕۆیشتندا هەبێت. خاڵێکی دیکە کە لە جیهاندا گرنگی پێدەدەن جۆر و کوالێتی خواردنە. مۆدێل ستایل دەبێت خواردنی باش و دروست بخوات و بەردەوام مەشق و ڕاهێنانی وەرزشی بکات تا جەستەی بەڕێکی بهێڵێتەوە. دەستخۆش طبعاً بۆ زانیاری جەنابتان و بینەرانیش ینی تۆزێک لەو پرانسیپانەی لەو با بڵێن لەو خاڵبەندیانی کە بۆ مۆدێلێک گەکرێت لە جیهانە ئێمە تۆزە دەستیشمان شل کردووە بۆی کە زۆر بە ئاکادیمیمان نەکردووە ئەمە ئەم خاڵانی کە باسمان کرد لەم پاکێجە ینی خاڵە هەرە سەرەتاییەکان. دکتۆر بە کورتی پێم بڵێ ئەوەی کە لە کوردستانە هەیە لە ڕووی میدیاییەوە ئەمانە مۆدێڵن؟ سەرەتا بەناوی خوا زۆر سپاس. لە ڕاستیە ئەگەرچی ئەمە کێشە و گرفت و ئاریشەی قوڵترمان هەیە لە کوردستان، بەڵام ئەمەش دیاردەیەکە باشە دیاردەیەکرە نێو فەزای سۆسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان هەیە. هەر خۆی فەزای سۆسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان ئێمە نامۆین پێی تازەیە باشە و دیارە وەکو خۆی چۆن نوێیە دەرهاویشتەکانیشی هەر شتی تازە و ڕەنگە حاڵەتی نێگەتیفی لێ بکەوێتەوە. من ئەوەی یعنی پێم سەرنج بۆەیە کە ئەم مۆزوعی مۆدێلە لە کوردستانە زیاتر بەلای نێگەتیفەکەیە باسەکرێت. من کۆمنتەکانی پێیجەکەی جەنابتم خوێندەوە، یعنی زۆرینەی ئەو کۆمنت و قسانەی کە کرابوون هەر هەمووی بە لایانی نێگەتیف تەشیر یعنی و قسەی زۆر سیر و ئەوانە کرابوو کە هەر هەمووی ئینتیباعێکی لای کەسی بەرامبەر دروستەکە کە ئەم مۆزوعی مۆدێلە ظاهرێکی زۆر زۆر خراپە و کاریگەریکی سلبیە. دیارە ئەو نموزەجانەی کە پیشان دراون لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەم ئینتیباعی لای خەڵک دروست کردووە. ئەوەی کە لەو راپۆرتی من بۆم گرنگ بوو بەڕاستی باسی و کۆمنتانت کرد. ینی من ڕێزان خان پۆستێکم کرد لەسەر ئەم بابەتە وتم چێ خۆی بە قوربانی ئەزانێ، یعنی ئەتوانم بڵێم ڕەنگە تا ئێستا نزیکی 1000 کۆمنت بوو بێتەوە بەبێ مبالەغا ئەتوانم بڵێم سەر و 600 خوێنۆتەوە یەک کۆمنتیتیان نییە بڵێ ئەمە دیاردەیەکی حەزاری جوانە و دیاردەیەکە ئەمانە مافی خۆیانە. یعنی چی وای کردو ڕێزان خان ئەم ئینتیباع دروست بێ ئەم تێڕوانینە دروست بێ لەسەر ئەم خانمانەی کە خەریکی کاری مۆدێلن بەحسا. طبعا دەستەکانە خۆش بە کاکە دەروون هەر کە قسە لەگەڵکردن بەڕاستی بەرنامەکەم زۆر لا گرنگ بوو، بابەتەکەش بابەتێکی گرنگە بە تایبەتی کە پەیوەندی هەیە بە خانمانەوە. پێش هەموو شتێک دەستخۆشی لە جۆرانستەکەم و دەستخۆشی لەو کادرە بە ڕێزانەی ئەم بەرنامەیەکەم و لە بینەرانی خۆشەویست و لە تەلەڤیزۆنی K24. ئێمە هەمیشە باسیێواکەین کە کاتێک ژنێک ئەڕواتە هەر کایەکەوە کارەکات هەمیشە تۆ بێت چاوەڕوانی ئەوە بیت کە کۆمەلگایە کەم جار قبوڵی ناکە. قبول نەکردنی وەکوی چۆن لە سەرەتای ئێمە ژنان کە کارمانەکرد لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیا بە ئێستاشەوە قبول نەکردنی ئێستا قبول کراوە، بەڵام ئەتوانن لە ئێستاشا بڵێن کە کارەکانیان کارێک نییە کە هەمویان دەستخۆشی لێ بکەن. بە تایبەتی ئەمەی کە کارێک کە باس لە مۆدێلەکرێ جۆری تۆ لە دنیاە کە کاتێک خەڵکان پێویستیان بە ئیشکردنە ئیشی تازەیەتەکایەوە. یەکێک لەو ئیشە تازانە کە ئێستا ئەمە لە دنیاە بڵاوە سۆشیال میدیا مۆدێلە. ئەمە بڵاو بۆتەوە لە جیهانە ئیشەکەن لەسەرەمە. ئایا مجتەمەعی ئێمە پێویستی بە سۆشیال میدیا مۆدێلە هەیە؟ بە تەکیدی منیشەڵم بەڵێ کوردستانیش پێویستی پێێتی وڵاتی شەرقی ئەوسەتیش پێویستی پێێتی، چونکە لەبەر ئەوەی تۆ هەر کاڵایەک زۆربەی کاڵاکان ئێستا تۆ بە ئاسانی ناتوانانی بڕۆی کاڵایەکت دەستکەوێ تاقی بکەیتەوە چونکە بە ئۆنلاینە مادەم بە ئۆنلاینە یەک لەمانە کە مۆدێلە نیەن ئەم کاڵایەنە ئەرزی بۆکەن. گرنگیەکەی لێرەوە ئێمە دەست پێکا کە کاتێک کچێک ئەچێت بۆ هەر مۆدێلی مکیاج بێ جلوبەرگ بێ ئەبێ باش ئەوە بزانێ ئەو دیعای ئەکات بۆ جلەکە یاخود بۆ مکیاجەکە. یعنی ئەمە بابەتێکی گرنگە کابێمە لێ بکەێنەوە هەستەکەمەشتۆشێنی کە من ئەمێ ئاسێریکە نەگدی ئاە بکات بۆ جسمی خۆی و خودی خۆی سێریکە. بۆ نمونە ڤیکتۆریا سیکرێت کەیەکێکە لە مارکە جیهانیەکان بۆ چۆنەڵی جلی ژێرەوە کاتێک کە ئەڵێ ئەم مۆدێلەمان بۆ هاتووە داوا ئەکات ئەڵێ ئەمە پێویستمان بەون چەنەها کەس تەقدیمیەکەن ئیتر سیڤی خۆیانە نێرن ڕسمی خۆیانە نێرن ڕسمی خۆیان ئەمە جسمی ئەم کەسانەی ئەوەندە سانتیمەترە وایە ئەینێرن بۆ ئەمە بۆ ئەوەی کە ڕوون بێ ئەم کچانە کە ئەینێرن کچە چونکە لەبەرەوەی ئەوە زیاتر بابەتەکانی کچانە کە بڵاوێکەنەوە ئەینێرن لەوێ بە قبوڵ یعنی
جێگایەکە و قوبوڵی ئەمانە ئەکا و یان ئەڕۆن ئەرزی جێگای ئایا لێرە ئێمە ئەم شێوانەمان هەیە ئایا کەسێک کە ئەبێتە مۆدل بەڕاستی خۆی سیڤێکی تەقدیم کردو بۆ شەریک ئایا شەریکاتمان هەیە ئێمە شەریکات هەیە بۆ ئەوەی ئەم کەسانە بخاتە ناو ئەم بەرنامەیەوە ئەمە کێشەکەمە لێرە و دیسانەوە دەست پێکاتەوە وەکو کێشەکانی ترکە هەیە لە ناو کۆمەڵگایە. باش من تۆ هەمیشە ڕەنگە لە ڕووی هاوڕێتیشەوە هەمیشە و مناقەشەیەمان هەبێ کە تۆ پشتگیرێکی سەرسەختی ژنانی بەگشتی من بۆیە ئەم قسەیەت پێڵم ینی ئەوەی کە ئەگوزاری ئێستا لە کوردستانە من بەڕێزێک بووی نووسیوم کە نەک بەڕێزێک ئەتوانم بڵێم ئەو کۆمنتەکان وازەحە یعنی لە سا هەفتای کۆمنتەکان دکتۆر ئەوە نووسراوە کە ئەڵێ ئەم خانمانە بە جۆرێک لە جۆرەکان ئیتر بە عاقلیان بێ یان لە کاڵفامیان بێ خەریکن بازرگانی بە جەستەی خۆیانەوەکەن نەک بازرگانی بۆ کاڵانەوە بکەن کە ئەوە بوو کە مەسەلەکەی کە منێڵێم ئەڵێم بەداخەوە ژنان لە ناو کچان ژنان لە ناو ئەم وڵاتەی منە لەسەر چوونە دەرەوە نەقتی لێ ئەگیرێ لەسەر ئەوەی لە زانکۆیەکایە ئەگەر جلێکی لە بەرابێ نەقتی لێگرێ کەواتە تۆ زۆر کێشت هەیە لە ناو کۆمەڵگایە کاتێک کە ئەبیتە مۆدل ئەبێ مۆدلەکەت وەکو وتم لەسەر میکیاجەکە بێ یاخود نەک لەسەر من لەم ڕۆژانەیە گوێم لەبەرەوەی چونکە من خۆم زۆر بەڕاستی گوێ لەو بابەتانە ناگرم و زۆر هیچ سەیری ناکەم لە ڕەنگە لەبەر سەرقاڵیم بێ لەبەرەوەی ئیشەکانی تر زۆرە نەک لەبەرەوەی کە لە کەمکردنەوەی ئیشی ئەوان بێ گوێم لێ بوو کچێک لەو مۆدلانە کچەکەم پیشانیە مقابلە ئەکرێ ئەڵێ سعری من زۆر گرانە سعری من یعنی خۆی ئەمە قورسە تۆ نابێ سعر بە خۆت دابنەی بەڕێزم تۆ ئەگەر مۆدلی ئەبێ وەکو وتم لەسەر ئەو شمەکانەی ئەو شتومەکانەی کە خۆت بەڵام بەداخەوە لێرە جارێکی سرەیڵم تەمە ناکەم ئەو کچانەی کە ئێستا مۆدلن 10 ساڵی تر پەشیمان نبنەوە لەسەرەوەی ئێستایکەن چونکە تۆ لە کۆمەڵگایەکە ئیشەکەی ئەوە کۆمەڵگاکەتە من ئەندام پەرلەمانێکم بووم قسە ئەەکەم مەسەلەن بابەتێک بڵاوەکەمەوە بڕوا بکە کاک دەروون ڕەنگە لە 1000 کۆمنتا یەک کۆمنتی دەستخۆشیتیانە بێت کە کارەکەی من ڕەنگە کارێکی سیاسی بێ کارێکی ئینسان بێ دەتۆ وەرە ئەرزی خۆت بکە لەم کۆمەلگای لەبەرەوەی لە سەرەتایە تۆ پێویست بەوەیە قسەی زۆر جوانەکە پێم خۆشە پێمە ئەم بەرنامەیەمان دروست نەکردو بۆی کە خوا نەخواستە لەو خانمانە بین بە شەخصی ئێمە ئەم بەرنامەیەمان دروست کردووە کە گوڵۆپێک بۆ ئێوە داگیرسێنین زەنگێک بۆ ئێوە لێ بین وەکو چۆن ڕێزان خانوتی 10 ساڵی تر کە سەیری ئەم ڕابردووەتان کرد کارێک بکەن کە شانازی پێوە بکەن نە کارێک بکەن کە ببێتە مای شەرم بۆتان بڵێت ئەگەر کات گەڕایەوە ئەم شتەمان ناکرد ئێمە لەم بەرنامەیەمێ هەمووتان و بینەرانیش بگەینە و حەقیقەتە کاتێکە 5 ساڵی تر یا ساڵێکی تر کە ئەم دیاردێمان بەرەو باشی برد کە پۆستێکم کرد لەسەر دیاردێکی ئاوا نەک لە سانەوە و نۆی خەڵک بڵێ بە قێزەونی سەیری کارەکەتان بکە لە سانەوە نۆی خەڵک بڵێ دەستان خۆش بێ ئێوە ئیشێکی باشەکەن کاک زانست ئەتوانین بەپی ئەوەی کە نووسیم لە سۆشال میدیای خۆمەوە بە پێوەی کە فیدباکی خەڵکمان وەرگرت بەشێکی زۆری خەڵک ئەمانە ئەم خانمانە بە قوربانی ئەزانن قوربانین ئەمانە سڵاو لە بەڕێز لەو خۆشەویستانە سڵاو لە بینەران من دەستخۆشی لە یەکەم بۆ تەوەرەکە ماف بەخۆ مەدەم لە بڕی کە لە ناو کۆمەلگایام و احتیکاکم لەگەڵ کۆمەلگایە بڵێم کە ئەم بابەتە بابەتێکی بچووک نییە لە جۆغزێکی بچووکی کۆمەلگایە ئەم بابەتە لە ڕاستیە خەریکە تێگڕای ئاراستەی فکری و کولتوری ئێمە کۆمەڵە شەخص ئەبێن بەڕێو کە ئەم کۆمەڵە شەخصە بە مەبەست یا بێمەبەست بڕوام وایە بە ئاقارێکی خراپ یابن و من بڕوام وایە بەشێک لەمانە ئەگەر دوایی ئەچینە سەری بەشێک لەمانە خودی خۆیان قوربانین من لە ماوەی پێشوو خەریکی نووسینێ بووم لەسەر ئافرەتی کورد لە نینۆک دەرهێنانەوە پەراس و دەرهێنان یعنی ئەگەر بینەری بەڕێز ئەگەرم هاوڕێیان ئەگەر هەمومان بیرکەینەوە چەند ساڵێک دەیان ساڵ پێشتا ئافرەتی کورد لەسەر ئەو قەزیە ڕەوایی کە هەیبوو لەسەر ئەو قەزیە ڕەوایی کە هەیبوو نینۆکیان دەرەهێنا باشە بەڵام ئامادە نەبوون زەڕەیەک لە بیر و باوەڕ و مەبادیەکانی بێتە خوارەوە یعنی ئەو هەست بۆی کە مەبدەئێک و بیر و باوەڕێکە بوو شتێکە بوو ناخی خۆیان ئێستا پێچەوانەکە گۆڕاوە ئەو شەپۆ لە بەجیهانی بوونەی کە هاتووە وا لە ئافرەتێکە پەراسوویەکی دەربێنە بۆی کە تۆزی خەرتە دەرکەوێت تۆزێک چوزانم نەوە ئێکتر دەرکەوێت بڕوام وایە ئەم گۆڕانە گۆڕانێکی خراپە و بڕوام وایە بەشێکی لە هەڵوەشانەوەی کۆمەلگای ئێمە لەو کێشە زۆرانی کۆمەلگای ئێمە ڕەنگە بەشێکی پەیوەندی من بابەتانەوە بێ سێر کە هاوڕێجان هەمیشە
کاگتۆ شتێکی جوانی فەرموو ئێمە کە باسی مۆدلەکەین مۆدل لە ڕوانگەی دەرووناسی و مۆدلی ئیجابی شتێکی زۆر باشە یعنی من ئەمێ بمە بە ڕۆژنامەنووسێکی زۆر باش لە باگراوەندی خۆما لە لاشعوری خۆمان کەسێکدانە من ئەمێ بگەمە ئەم کەسە ئەمێ بگەمە کاک دەروون لەم ئوستوبی پێشکەشکردنی بەرنمەیە کە ئەڵێ مۆدل کەواتە ئەم مۆدلە ئەبێ پڕ بێ ئەبێ کامڵ بێ لە هەموو ڕۆکانەوە تا من چاوی لێ بکەم دەی هاوار بە ماڵم مۆدلێکمانەی خۆی پڕێتی لە کێشە پڕێتی لە داماوی خۆی قوربانیە چۆن ئەم ئەکەیتە کێشە سیرکە ئەم مۆدلانە خودی خۆیان قوربانین من بەشێک لەوانە لە کۆمەڵی ڕێگاوە ئیتساڵیان بەمنەوە کردووە لە ڕاستی پێشم بەرنامێژ وەک هاوڵاتێکی ترکە کێشەیەکی بە جاری وایە پەناباتە بۆ کەسێکە بڕوای وای ئەماتوان ڕێگە چارە ببینێتەوە هاوڕێی بەڕێزم بەشێ لەم ڕکلامانی ئێمە بەشێ لەم کچە مۆدلانی ئێمە بەداخەوە یعنی تۆ دیقەت بە ڕیکلام بۆ زانکۆ ئەکرێ بۆ پەیمانگا ئەکرێ زانکۆ پەیمانگا دوو بابەتی جدین بابەتی خوێندن ئەکادیمین باش ئەگەر دیقەت بن بەشێک لەوانە ئەوەندەی دیقەت ئەوەندەی زوومی کامێرە و فۆکەسی کامێرەکە لەسەر شوێنێکی تایبەتی ئافرەتەکەی باسی زانکۆ ناکرێ تێم گێنن ئایا بەڕاستی ئێمە چینە زانکۆ بووی کە بۆ چ شتێک گەچینە زانکۆ یعنی بینەری بەڕێز نامەوێت بەرنامەکە بە ئەدەبی بەرنامە و گفتوگۆ بڕوە وەگەرنا تێم گێنە چی ئێمە ئەبەسێتەوە ڕکلامە دروستکەین کە خەریکی پیشاندانی جەستەیەکی ئافرەتین شوێنێکی تایبەتی ئافرەتین کە لە کاتێکە باس ڕکلام بۆ خوێندی باڵا ئەکرێ بۆ دیراسە ئەکرێ لەوەش خراپتر ئەگەر تۆزێ دیقەت بین ئەم مرۆڤە بەڕێزانە ئەم بەشێ لەم بەڕێزانە بۆی کە بە تەعمیم قسە نەکەم باشە ئێمە بۆ پیاکردنی کارمە بڕوام و هەموو کارێک پیرۆزە بە شەرتێک زیان بەوانی تر نەگەێنێ و بەخۆشت نەگەێنێ باش چونکە خۆ من لە بەرەوەی کە من خۆ من بەڵام خۆمە کوشم تۆ مافت نییە قسەم لەسەرکەی مافت نیە دەستم بگری مافت نییە بڵێ واکەیت ئەمە ڕاست نییە دوجار کۆمەلگا لێم بەرپرسە خێزان لێم بەرپرسە هەموو ئەمانە باشە بەڕێزێک دێ ڕکلامەکە بەڕێزێک دێ تۆ بۆی کار پیاکەی یانەوەی بە عقل پیاکەی یانەوەی بە جەستە پیاکەی بەڵام ئێستا ئاسانترین وەسیلە بۆ پیاکردنی کار بەتاخەوە بۆ ئافرەتان ئەوەیە کە بە ئاسانی کۆمەڵی شوێنیان خڕکەنەوە لە لوت و دەم و جسمیان ئیتر کاریان دەسەکەوێت یعنی تر پێویست بۆ ناکات تۆ بخوێنی تۆ حەزەکەی دکتۆراتە بێت لە کۆمەلگای بئیشی بەڵام ئەگەر تۆزێ خۆت خڕ و خەپانکەی ئەوە ئیتر من وەرتەگرم لە شوێنی کارەکەم تۆ وەریەگری لە تەلەڤیزۆنەکە مامۆستا وەریەگری لە زانکۆ دادە وەریەگری لە پەرلەمان دەنگی پێدرێ لەبەرەوە بڕوام وایە ئەمە بەشێک لەمانە جگە لەی قوربانین بەشێک لەمانە کۆمەلگا بەرپرسە لەوەی کە خەریکی ئەمانە دروستکات چونکە کۆمەلگا ئەڵێ ئەمانە باش تۆزێک هەمیشە منم قسەیەکەم بەڕاستی ڕێزان خان ینی دکتۆر من تەقدیمی بەرنامەکە ڕێم بەخۆم نایە بڵێم دیاردەیەکی ترسناکی گەورە و ئاوایە بەڵام کاچینە ناوڕۆکی دیاردەکانەوە بەڕاستی دیاردەیەکی بەترسیدارەوە تا مەسەرەن کاک زانست وەک کۆمەڵناسێک وەکو کەسێک و ئەکتیڤی دیاری ئەم کۆمەڵگەیە زۆر ترسناک باسێکە هیچ قازانجێکیش ناکات لەوەی کە ئەم دیاردەیە ترسناک بیا ترسناک نەبێت کەواتە مجاملەی بارودۆخەکە ناکات من لەسەر ترسناکەی بۆی کە بڵێم من خوێندکاری پێنجی ئامادەی بە مەسئولەتەوەم قساکەم خوێندکاری پێنجی ئامادەی کچ بەم نەڵێ مامۆستا هاوڕەکانم ئێستا باوی ئەوەی پێ دەڵن چەند تەجمیلە کردووە باوەڕتان بێ موچەخۆر ئەمڕۆ شخصێک بە ئەوەی کە من ئەو مەسەیلە بکەم لەگەڵکەوە ئەڵێ چەندین مۆزەفم هەبووە کە قەرزارن لەسەر تەجمیلکردن ئەی ئەمە کێشە نییە ئەمە کێشە نییە کە پار لە 2007 ڕێژەی تەڵا 1300 شتێک بۆ لە سلێمانی ئەم ساڵ گەشتە 4000 یعنی ئەگەر ورد بینەوە پیاو ئەوێ هاوسەرەکەی و کچە مۆدێلە بێ بە دوای کچە مۆدێلەکەوێت ئەوە یەکێک لە نمونە زیینەکانە من حەزەکەم ئەم دەنگە بڵێم لە بەروی کە لە دەرەوەی کوردستانەژی خانمێکە ئەم خانمە ئاڵێ من لێم پرسیۆمانە حەزم کرد لە بەرنامەکە بەشدار بێم خانمە ئاڵێ بەڕاستی ئەم خانمە مۆدێلانە بوونەتە کێشەی کۆمەڵایەتیش من خۆمێکێکم لەو قوربانیانە ینی لێم پرسی و تو ینی بۆچی بۆ بە کێشەی کۆمەڵایەتیت بەم ڤۆیسە بۆی ناردم لە بەرۆی گونجاو نەبوو ئێستا لەسەر کارە بە دەنگێک بۆی ناردم کە وتی ئەم دەنگم بگەێنە بۆی کە چکە دڵنیام لۆی کە سەپۆرت بۆ قسەکەی جەنابە کە دڵنیام لۆی کە سەدان خێزانی تر سەدان خانمی تر وەکو من قوربانی دەستی ئەم خانمانەیە باگوێک لە ڤۆیسەکە بگرین. کێشەی من وەکو خانمێک یعنی ئەوە نییە کە ئەوانە کاری مۆدل ئەکەن کێشەکە ئەوەی ئەوانە کاری مۆدل ناکەن ئەوانە کاری خۆ دەرخستن ئەەکەن ئەوانە ینی چۆن بڵێ شتێک ئەەکەن کە زیاتر دەرخستنی جەستەی خۆیان بێنە وەک ئەو شتێک کە چۆن بڵێ ڕێکلامی بۆ ئەەکەن یاخود مایشی بۆ ئەەکەن من شتێک بنمونە بە جەنابتان بڵێم سێرەکەی لە وڵاتانەی تر کاتێککە کەسێک کاری مۆدل ئەکا جەستی بە شێوەیەکە کە هیچ شوێنێکی بە شێوەیەکی زەق دیار نییە تەنانەت هەنێک کات لەوانە لەگەڵ جەستی پیاوێکی شەفەرقی پێ نەکەیت
ئەمە ئەو دواتر سێرەکی لایانی مکیاجەوە سێرەکەی ئەو کەسێکە کاری مۆدل ئەکا مکیاژێکی وای بۆ ئەکرێت ینی شتێکی زۆر شادی بۆ ئەکرێ بۆ ئەوی بینەر زیاتر چاوی لەسەر ئەو شتە بێت کە نمایشی ئەکات یاخود لەسەر ئەو شتە بێت کە ڕێکلامی بۆ ئەکات بەڵام سێرەکەی لە کوردستان چۆن بڵێ شتەکان زۆر ئۆڤەر ینی زۆر ئۆڤەرێکی زۆر کراوە بۆ شتەکان سێرەکەی هەموو شتێک ینی تۆ کاری مۆدل ئەکی مکیاجێکی وای بۆ کراوە ینی بینەر زیاتر چاوی لەسەر دەم و چاوێتی نەک لەسەر ئەو شتێک کە نمایشی بۆ ئەکات و پێشووتریش باسم کرد و پێشم وتیت کە ئەنی دەستخۆشێکی زۆر بۆ بەڕێزت لە بەروی ئەم بابەتە بەڕاستی گفتوگوی زۆر لە خۆی ئەگرێ و کاتێکی زۆریشی ئەوێ بەڵام دووبارە داوای لە بردنەکە من لەبەر کەمی کاتی من و لەبەر کەمی کاتی بەرنامەکەی بەڕێزێ زۆر ناتوانم قسە بکەم و زۆر ناتوانم بەشدار بم تەنها پرسیارەکەی من ئەوە بوو کە وتم بۆچی لێرە بەو شێوەیە لە کوردستان چۆن بڵێ شتەکان زۆر بە پێچەوانەیە یان شتەکان ئۆڤەرێکی زۆر ئەکرێ بۆ هەموو شتێک زۆر سپاس بۆ بەڕێزت بە خێرەتنی میوانەکان دەکەم دەستخۆشی بۆ جەنابەتی قوربانە زۆر سپاس هەڵبەتە کرۆکی بابەتەکەی ئەوە بوو لە ڤۆیسی دۆمیان سوور بووە نەگەشتووە کرۆکی بابەتەکەی ئەوە بوو کام کێشەی لەگەڵ هاوسەرە بەڕێزەکەی هەیە کە لە دەروی کوردستانی شەژین ئەڵێ هەر ڕۆژێک گەچێک لە مۆدێلانە بینێ ئەڵێ بێت تۆ ئەوە بیت هەندێک لەو خانمانەمان وەرگرتووە کە لە کوردستان خۆیان ناو مۆدل خانمەکان و هەندێک با بڵێن ڕەگە زینێریش بابزانین مایکی کوردستان 24 و دەروون دیاردە لە بەردەمیانەیە بابزانین چۆنی بوون بە مۆدل فەرموو. تۆ چۆنی بڕیارەدا با بڵین فاشن مۆدل ئەو ئیشە بکەین بەڕاستی لە کوردستانە ینی هەلێکی وای بۆ تەرخان نەکراوە شتێکی وا گرنگ نییە لە خەڵک بەڵام ئێستا خێریکە کەمکەمە گەنجەکانمان پەرە پێدرێ خێریکە کارەکان باشترە ڕواتە ڕێوە خێریکە ئیشەکان باشتر ئەگونجێت هەلی زیاترێتە بەردەمیان و ئەگەر ئیش ڕێکلام نەبێ من ناتوانم بژێوی ژیانم پێیاکەم بە ڕێکلامەژی ڕێکلامی ئەعلانات تیجاری ئەگەر ئەو نەبێ من ناتوانم بژێوی ژیانم پێیاکەم ڕێکلامێک $100 بۆ من تایە باشە تۆ ئیشی با بڵین ئەم فاشن لەی جێگای خوێندووتە یا با بڵین ئاکادیمیەک لە پەیمانگایەک چۆ پۆزانی لە جیانە خەڵک دەیخوێنێ ئیجایشی فاشن مۆدل دەکەن خوێندومەتەوە لەسەری زانیاریم هەیە لەسەری بەڵام هیچ شوێنێکی ئەکادیمیا بوونی نییە بەناوی مۆدل بەناوی فاشۆن لە کوردستان 100% لە بەغداد لە عێراق هیچ شتێکی وا بوونی نییە. تۆ فاشۆن مۆدل چی ئەگەیەنێ ئەم ستایلە چی؟ فاشۆن مۆدل واتە ئەو کەسە لە شولارێکی جوانی هەبێت باڵاکەی گرنگ نییە بەس ئەبێت لە شولارێکی جوانی هەبێت فەیسێکی هەبێت کە بتوانێت دەرکەوێ ئەمە حەز و خولیای خۆ بوو کە تۆ ئەم کارە هەڵبژێریان نەخێت لایەنێک یا کۆمپانیاک یا کەسێک لە پشتەوە هەبوو کە هانی تۆ بار کە تۆ بیتە ئەم بوارەوە. وڵای من حەس و ئارەسێکی مناڵی خۆم بوو کە هاتمەتەنەوە ئەم بوارەوە زیاتریش بۆ حەسی خۆمەکەم ئێستا کە هەڵبژاردرام لە ناو 6,000 کوڕی هەڵبژاردەم دەبێ چی بۆڵی بژار لە کوردستان فاشیۆنی لەوێندەل پڕمان کرد بۆ ئەوکەی تقریبا لە 6,000 کوڕی بوو 20 کوڕیان وەگرت لە ئەوان ژمەرج و شتی هەیە لە ڕسم و شکل و دیکۆر و هەیکەل و ئۆشتان هەموو دەور دەبی. لە ئێستادا هیچ شوێنێکی ئەکادیمی نیە بۆ ئەوەی کە بە فەرمی ئەو کەسە وەکو مۆدل بناسێنن بەڵام من کە سەرەتاکە دەرکەوتم وەکو پێشکەشکاری دەرکەوتم خەڵک ئەو ناسناوایان لە منە و منیان بە مۆدل ناسان وێ ئێستا وەکو کاری مۆدل خەریکم و ئیشی ڕێکلامەکەم. هیچ لایەنێکی ئەکادیمی نییە کە پاڵپشتمان بێت یان بتوانین ئێمە بچینە ئەو ئاستەوە کە دانمان پێ بنرێ کە ئێمە فاشۆن مۆدلین. دەستخۆش ڕێزان خان لە کۆی گشتی ئەو خانمانە و ئەو بەڕێزانش پیاوەکانیش با بڵین کوڕەکانیش جۆمان لە کەسیان نەبوو باستی ئاستی ڕۆشنبیری ئەم پیشەیە بکەن ینی بەڕاستی ینی ئەمە مەترسیەکەی بەرەو کوێگات ینی مەترسی ئەم وەکو پارێزەرێک وەکو چالاکوانێکی ژنان مەترسی ئەم دیاردەیە لەسەر خودی کەسەکان خۆیانە یان تەشەناکا بۆ ناو سوچەکانی تری کۆمەڵگەش.
ئەمە یەکەیتر من لام ئەم نقطەیە مهمە کە کاتێ پێ ئەڵێ من هیچ شوێنێکم تاوا نەکردووە و ئاگاداری ئەوەش نیم ئایا یاسایەک هەیە پارێزگاریم لێکایانە چونکە لەبەروی تۆ کاتێکە چیتە ئەبیت بە لە ناو سۆشیال میدیایە تۆ بیتە مۆدل کە بوویتە مۆدل ئەم مرۆڤە وەکو جارێکی تر من یەک مەسەلەی تر زۆر مهمە کە خەڵکێک باسی تەجمیل ئەکا یاخوچیەکە ئەوە شخصی خۆیت حڕیەتی شخصی خۆیەتی کیم کارداشیان لە جیهانە ڕەنگە هەموو کەس بزانێ بە مەلاین کچ لە جیهانە ئەچێت تەقلیدی ئەوە کاتەوە لەبەر تۆ ناتوانانی لێرە ئیجباری خەڵکێک بکەی لە کوردستانە بڵێ تۆ بۆت نییە تەجمیلی خۆت بکەی یا ئەوە حەقێکی شخصیە ئەمە کێشەکەی ئێمە کە مداخلەی حەقی شخصی خەڵکەکەن بەڵام لە کاتێکە کە تۆ بوویتە مۆدل لە سۆشیال میدیایە لە بەردەمی مناڵێکی 10 ساڵ و 9 ساڵ و 14 ساڵە بووی ئەبێ بزانی کە حەقەکەی تۆ چۆنە لێرە ئەگەر کچێک ئەبێتە مۆدل وەکوتم جسمی خۆی عەرزەکە طبعا یعنی جلەکە جلێکی ژێرەوەیە جلەکە جلێکی دەرەوەیە ڕوتە ئاساییە چونکە لەبەرەوەی ئەبێ جسمی ئەم کەسە جوان بێ حڕیاتی خۆیەتی ئیکا بەڵام وەکوتم جسمی ئەو کەسە شخصیەتی ئەو کەسە چۆن سەلامەتە بێ ئایا تۆ عەرزەکە تەنها بۆ جلەکەیە دوای ئەوە ئەگەر تۆ کەسێک ئیهانەیەکی کردیت دادگا هەیە ئەزانی ئاگاداری بە یاساکان بڕۆی سکاڵا تۆماتکەی یا ئایا تۆ لە ڕێگەی ئەمەوە شوێنێکی تر ئیستیغلالی جسم و جەسەدی تۆ ئەکا کێشەکانی ئێمە لێرەوە دەستپێکە ئەو خانمە نازدارانەی کە لە ئێستاە ئەبنە مۆدل پێویستەکە حیمایەت بکرێن لەبەر وەکتوان ئەمە دنیایەکی تازەیە کاری نوێیە بەڵام ئەبێ شخصیەتی ئەم کەسانە واتە ژیانی ئەم کەسانە جسمی ئەم کەسانە سەلامەت بێ واتە تۆ بازرگانی بە جسمی خۆتەوە نەکەی بازرگانەکە مەبەستم چییە تۆ بازرگانی بۆ کاڵایەکەکەی ئاساییە بەڵام نەک ئەوەی ئیجبار بکرێ لەشی خۆت بفرۆشیت ئەمە کێشەکەی ئێمە وەکو ئەوەی کە کچێک هەبوو مۆدلێک بوو بە ناوی تارافارسەوە ڕەنگە زۆربەی کەسەکان بزانێ کە کچێکی زۆر جوان کشێکی بەتوانە بە ئیمکانیت لە کۆتاییە کوژرا ئایا ئەم کچە بۆ کوژرا لە ماوەی ژیانێ چەندێک کە بۆ مۆدل بە ماوەی 5 ساڵ ئایا ئەو پارەی کە پەیای ئەکرد لە ئیشەکەی ئەوە بوو کە ئەو کچە ببێتە ساحەبی ئەوانەی کە ئەزانین و باسی لێ ئەەکەن ئەمە کێشەکان لەبەرەوە تۆ کە بوویتە مۆدل خەڵک چاوت لێەکە گەنجێک ئەگەر تۆی بینی لە سفرەوە بە ماوەی ساڵێک بە ماوەی 2 ساڵ هاتیتە تۆپ لە چییە چونکە لەبەرەوەی ئەم دنیای ئێمە لە ئێستاە دنیای سەرمایەداریە واتە دنیای پارەپەیاکردنە ئایا ئەم مۆدلانە فعلەن بە کاڵاکانیان بە ئەعلانی کاڵاکانیان لە هەرێمی کوردستانە ئەتوانن بڵین پیشەکەیان جستیانەیە پیشەکەیان وەکو وتم جستەیەکی جوانی هەیە اختیارەکرێ بۆ ئەوەی جلێک لەبەرکە بەڵام خودی شخصەکەنا اختیارەکرێ بەس بۆ ئەوەی ئەرزی ئەوەی پێ بکرێ بەڵام مانای ئەوە نییە کە ئەم کەسە اختیار کراوە بە جۆرەها شێوەی تر ئیستیغلالی خودی شخصەکە بکرێت تەمەنا ئەکەم ئەمە نەوێت لە هەرێمی کوردستانە بەڵام وا بزانم بابەتەکەی من لە تەمەنا دەرچووە ئەمەیە کێشەکانی ئێمە کە باسەکەین ئەو کچانەی کە ئەمڕۆ لەناو ئەم ساحەیان کە لە ناو سۆشیال میدیایە ئیشەکان لە جیهان ئازانین زۆربەی مۆدلەکان شەڕەکەن قسەی ناشرین بەیەکەڵێن هەموو ئەمانە هەیە بەڵام لە کۆتاییە جێگایەک هەیە هەم کۆمەڵگا بەچایەکی ناشرین سەیریان ناکە هەم لە کۆتاییش ئەزانە دادگایەک هەیە کە بڕۆن بە کورتەکەی لە چوارچەوەی سیستەمەکان بە کورتەکەی لە چوارچەوەی سیستەمێکی حکومی و کۆمەڵایەتی و میدیاییە تحڕش چییە ئایا ئەزانێ ئەوەی بەرامبەری ئەکرێ ئایا ئەو ئەزانەیە جۆری قسەکردنەکەی کە کاتێک وابسانم زۆربەی کاتەکان ئەوان بە مباشری لە ناو سۆشیال میدیایە ئەیکەنەوە و قسەیان لەگەڵەکرێ ئایا ئەوانە ئەتوانێت ئەم جوابێکی هەبێت دوای حیمایەکی یاسایی خۆی هەبێ ئەمە کێشەکانی ئێمەیەکە لێن دکتۆر کە شوێنێکی ئەکادیمیایەک نەبێت لەم وڵاتە و کوێچێک لەو بەڕێزانەوتی کە ئەکادیمیایەک نەبێت لەم وڵاتە من حەزم لە مۆدلە حەزم لە کاری مۆدلە کە ئەکادیمیایەک نەبێمانە بێت چی بکەن یعنی ئەمە هۆکاری نەبوونی ئەکادیمیایەکە ینی لەگەر ڕێزمە ئەم زمانە بەکارێنم ئەم بێسەر و بەری و بەرەڵاییە دروست بووە لەو کارە ئەگەڕێم بێ من هەر لە ڕوانگەی تەخەسوس و پسپڕدەی خۆمەوە قسە بکەم باش تەخەسوسە میدیایەکەمە وان نازانم ئەو دیاردانەی کە دیاردەی ناو تۆڕە کۆمەڵایەتەکان بن یەکسان بن بۆ دیاردانەی کە ناو کۆمەلگا هەیە باش بەمانە ئەم دیاردەی ڕاستە فەزای تۆڕە کۆمەڵایەتەکانی بە پێی قسەی ڕێزان خان و کاکزاناش قسەی جەنابیشت
ولا تۆڕە کۆمەڵایەتەکانش هەستی پێکەن فعلا ئەمە دیاردەکی ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە بەس ئایا فعلا ئەم دیاردەیە نەقڵ بۆ ناو مجتەمع بۆ کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی من بەڕاو سەرنجی خۆم پێم وانە کە ئەم دیاردەیە نەقڵ بۆ بێ بۆ ناو کۆمەلگەوە کۆمەلگە بە شێوەیەکی گشتی سەرقاڵی ئەم بابەتە بێ بابەتەکە من لەگەڵ جنابتان پشتیوانت لێکم کە ئەم دیاردەی ناو تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لەو ڕوانگەشەوەی مە قسەی لێ بکەین ناکەوینە هەڵەوە بەس ئەمە تعمیمەکەین بۆ کۆمەلگەوە ئەزانم ڕەنگە بکەوینە هەڵەوە ئەگەر ڕێزاخان ڕێگەم بە یەک سەرنجمەم وا بزانم بە شێوەیەکی تۆزێک ڕەشبینانە باس لە ئافرەتی کوردەکە کە لە ماڵەوە دەرەچێ ڕخنەی لێگیرێ و گلەی لێکرێ من نازانم یعنی وا ئازانم ئەو ئازادی و حڕێتەی ئێستا لەم 2019 بە ئافرەتی کورد دەدرێت لە ناو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیە لە ناو پەرلەمانە لە ناو بازار ڕائبینی شۆفێری ئەکا بەرپرسە یعنی لە ناو حیزبەکانە ئاستی باڵای هەیە من ناڵم دیمەنەکە زۆر نمونەی و میسالیە و پێم وانێ هەموو مافەکان درابێ بە ئافرەت بە زۆر نازانم بەو شێوازەش بێ کە هەموو ڕێگری تۆ قسەکەی تۆ ئەوەیە کە ئەمێ تۆ زەگۆنیە بۆت کۆکەمە بۆی کە لە بەرۆی کە فرای هەموو شتەکان بکەین قسەکەی تۆ ئەوەیە کە زۆری مافی ئافرەت و ڕێخۆشکردنە بۆ ئافرەت ئەم دیاردانی لێکەوتۆ کە بە ناتەواوی وێنەکە تاواکات یان خۆی ژینگەی هەرێمی کوردستان لە ڕووی کۆمەڵایەتیە و لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و هیچی سەقامگیر نییە لەبەرەوە ئەو دیاردانش کە دروستە بن لەم مجتەمع شێواوە بە شێواوی دروستە بن باشە بە نمونەی ئەمە دێنە سەر بوار ئەکادیمی کە جەنابەت باس کرد باش یعنی ڕاستە من لە بواری ئەکادیمە ڕەنگە پێویست بێ کە ئەم کەسانە بشتە شوێنێک و فێری ئەم جۆرە کارە بن و بە شێوەیەکی پرەنسیبێکی زانستیانە ئیش بکەن بەس وا ئەزانم هەر خودی تۆڕە کۆمەڵایەتەکان زمینێکی وای سازاندووە کە ئەمانە بتوان لەو ڕێگەیەوە ئەو شێوازی کە ئەیانەوێ خۆیانی پێ پیشان بن و خۆیانی پێ دەرخەن فێر ببن یعنی خەڵکی سەر لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان فێری زمانە بێ فێری باشانی قسەکەی تۆ ئەوەیە ئەگەر ئەکادیمیایەکیش نەبێ بەس کەسێک بێ بە ئەکادیمی فێر بێ توانێت لە ڕێی ریسێرچ و تاقیق لە قسەکانی بەڕێزیا هەبوو هەر لە سەرەتایە و چیوتی من کە سەیری بەرنامەکەی سەیری ئەو ئەعلانەی تۆم کردووە کە لە ناو ئینستاگرام و فەیسبووک بڵاوت کردوەوە زۆربەی کۆمنتەکان دژی بوون قسەکەی بەڕێزی بوو وا بۆ یاوانە بوو کەواتە سەیری کە تۆ ئەیکۆ ئەوانەی کە کۆمنتێن لە ناوم کۆمەلگایانین خەڵکی وڵاتەنین بە کوردی بۆیان نەنووسیوین ئێمە باسی کۆمەلگاکەین چوونە دەرەوە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە جێگەی جەدەل و ڕێزانخانیش تەواوە مەسەڵ ئەو خەڵکانی کە ڕاستە زاهیرەکەی سۆشیال میدیایە ئەو مایک کاک بدەن ئەو مایکە بەرە کۆڵانە بەرە جادەیەک بەرە سەر شەقام من باوەڕ ناکەم قسەی دوکاندارێ بێ قسەی ژنێکی ماڵەوە بێ قسەی عام بێ بەڵام دیاردەی ترمان هەن کە قسەی خەڵکە قسەی عامی خەڵکە ئەم دیاردەی هێشتا لە ناو قەتیسی تۆڕە کۆمەڵایەتەکان باش کاک دەڕون بە ئەمە تەواوکەم ئەم مۆبایلەی کە بەدەستمانەوەیە یەک دەقەت خوا ئەم مۆبایلەی کە بەدەستمانەوەیە هەیە ئێستا مۆبایلی پێنەبێ ڕاستە ئێستا من قوربانیە گوەرەگرم بەس کارزانست بۆ پێکەنی لەبەرەوە ئەمە هەڵقوڵاوی کۆمەلگایە ڕاستە بۆ پێکەنیت کاکزانست ڕاستی کاک دەروون من زۆر گرنگە ئەمە بڵێم هەر بۆ ئەم دوو بەڕێزەش بۆی تۆزە لێکیان نزیکەمەوە بڕام وایە تۆڕە کۆمەڵاتەکان ئاوێنەی ئاوێنەی تۆڕە کۆمەڵایەتیەکان نزیکە بیتەوە تۆڕە کۆمەڵایەتەکان بڕام وایە بەشێ لە تۆمەڕ کۆڵاتەکان ئەگەر وردبینەوە بە چای کۆمەڵاسان ئەم قساکەم ئەکرێ ئاوێنەیەکە کۆمەلگای تیا ببینین بۆیە بڕام وایە ئەم دیاردە ئەمە بۆ یاڵم دیاردەی کۆمەلگاشە یعنی ئەو کاتێ ئێمە ئەگەر سێرڤێ بکەین بچینە سواری تەکسیەک بین لە ناو پاسێکە گوێل لە کۆمەڵە شخص بێکەم شخصانە شخصی مۆدێلن کەواتە کری ئەم بابەتە بڕام وایە کە دیاردەیەکەوە ئەوەنی کە بڵێ وڵا کۆمەلگا ئاگای لێنێ بە پێچەوانەوە من پێم وتی من نمونە بۆ ناتێما کرێ بچینە قوتابخانەکانەوە بزانین ئایا کچانی ئێمە ئێستا نمونەی باڵیان کێیە نمونەی باڵیان حەبسەخای نەقی بەیان نمونەی باڵیان با بڵین فڵان کەسێکە ناوەکەی ناڵین باشە کەواتە ئەمە بووەتە دیاردە یعنی حتا باوەڕتان بێ ئەم شەو کچێ مۆدێلێک ئەم شەو کچێ مۆدێلە لایڤ بکاتەوە لەسەر بەرنامەی ئێمە قسەیەک بکە نەوعێک یعنی تعلیقێ بۆ من فڵان بدا بەیان لە قوتابخانەکانە لە زانکۆکانە ئەو قسەی ئەو لە ئیخباری BBC و جەزیرە و کوردستان 24 زیاتر دەنگیا دەکواتە دێتە ناو کۆمەلگاوە ئەنجا ئەمە زۆر گرنگە من بڕوام وایە لەگەڵ ڕێزم بەشێک لەم مۆدێلانی کێسە ئەیان بینم من ئەمە ئیش شخصیم لەسەر کردووە بەڕاستی ئەمانە گرفتی دەرونیان هەیە لێت ناشارمەوە ئەمە لە بڕوام وایە لە هەر وڵاتێکی پێشکەوتوو بوون بەشی لەمانە ئەکریا ببرانایەتە شوێنێک کە چارەسەری دەرونی وەربگرن نەک بێن ئەو کەم و کورتی کە هەیەە ئەو کەماسەی کە هەیەە وەکو ئەلفرد ئادلەرەڵێ بێن باوە پڕیکەنەوە کە بێ زیاتر لەوەی هەیە خۆی عرسکە زیاتر خۆی عرسکە بەشی لەوانە قوربانین حتا کۆمەلگای ئێمە بۆچی کچە مۆدێلێک یەکسەر لە کوردستانە ئەم شۆ بێتە مۆدێل یعنی باوەڕە بێ بۆ منە جەنابی دکتۆر مەتلانە 20 ساڵ بێ خەریکی دەرس و دەور و تەلەڤیزۆن و معاملەیە هینە بەرنامەیە
لەوانە نیوەی ئەم شارە نەک نیوەم شارە خەڵک نایناسێ بۆ ئەی بۆچی کچێک ئەم شۆ مۆدێلە بەیانی لەسەر جادە باسەکرێ بەیانی فۆڵەوەکەی گاتەدا 20,000 نازەم لاکیکە گاتە ئەوە کۆمەلگای نە ئاسایی خاتون کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی بێئیشە کۆمەلگای ئێمە چونکە فراغی نیوەپڕکردنەوەی بۆ پڕکردنەوەی حتا شتە کۆمیدیەکانی بۆیە جارێک کەسێکی دەروون نەخۆش کەسێکی ئەوەی کە کۆمەلگا پێڵەشە دەکاتە ئەکاتە قود و ئەیکاتە جێگای ڕابواردن دەمێک کەسێکی کشە مۆدیل دەمێکەندا پەرلەمانێک لەبەرەوە ئەمە دەردێکی کۆمەڵایەتی دەرونی لە کۆمەلگای ئێمە باش بە ئافرەتەوە لێو بەڵام دیار دەکە پشکی شێری بەرخانمان کەوتووە با منم قوربانی وەرگرم حەزەکە مەرسێکتان جووی لێ بگرن بۆی کە دوای ئەمە بەرەو چارەسەر بچین بەلانی پەیوەندیدار بڵێم بە حکومەت یاریمی کوردستان بڵێم زۆر ئەم قسەیە دووبارەکەمەوە بە پەرلەمانی کوردستان بڵێم بە کابینی نوێی حکومەت بڵێم کە ئاگایەکتان لەم دیاردە کۆمەڵایەتیانە بێ ئاگایەکتان لە ژێرخانی کولتوری و کۆمەڵایەتی کوردستان بێت پێ بەپێوەی ئاگاتان لە سیاسەتی دەرەوەیە با ئەم نمونەیە وەرگرم هیوادارم ئەو جەڕەسە ئەگەر تۆزێک سەوتی ناوەمان بۆ زۆر بکەن خوا بکە جواباتەوە لەسەر ڤایبەرەکەشی ڕسمی دڵێکی ڕەشی کردووە و بزانم باشی خانم جان قوربانە بن زۆر سپاس دەکەم کاتەکەی گونجاوە بۆت من لە ناو بەردامەکەەوە تەلەفۆن بۆ جەنابەکەم وەک دوێنێ بۆ یەکتریمان نووسی قوربانە بم من ئەو پرسیارە لە تۆکەم کاتێکە لە سۆشال میدیای خۆمەوە یاعلانی ئەوم کرد کە بەردامەیەکەکەم لەسەر مۆزۆعی دیاردەی مۆدل لە کوردستانە تۆ ژۆک و خانمێک خۆت بە قوربانی زانی بۆچی خۆت بە قوربانی زانی ئەگەر بە کورتی لەماوە یەک دقا پێم بڵێ سەرەتا دەستخۆشی بەرنامەکە و لێکم کاک دەرم زۆر سپاس دەکەم کە دەستەوە یا بە من من سەرەتا وەکۆم و کچە مۆدێلانی کە دەرەکەن لە سۆشیال میدیای کات دەرن ئاواتی خۆمەما بۆ حەزم لێ بووم میش وەکو ئەوان دەرکەوم چۆن ئەوان دەرکەوت بوون سەرەتا کە چوومە ناو ئیشەوە لە چەند قەناتێک هیم تقدیم کرد کە چەند قەناتێک ئۆکەی یانێک کە وەرم بگرن وتیان بۆ تێست وەرە مانگێک بابت بینین زایم چۆنی منیش کە چوومە ئەوێ مانگێک هاتوو چۆی ئەوێم کرد کە چۆی ئەوێم کرد سێرم کرد ئەوانی کە لەرێ لەگەڵمان بەڕاستەکەیان دەرون دنیایەکی کە بوو کە هەمویان بە شێوازی هەڵە و ناشرین لێوزیکە بوونەوە یان بە قسەی چۆنەڵی کە بیانێ مەرامێکیان هەبێ لەگەڵتا باشە تێگەی لە من هەستام ئەم بەجێ هێشت پەیوەندیم کرد بە فۆتۆگرافێکەوە هەر بۆی کەواز لەو ئاواتی خۆم نێنم بەڵام سێرم کرد ئەوانیژی یارمەتێکی منیان نەیە و چەند دووریان خستمەوە لەو ئیشەی کە من ئەمەوێت بیکەم دووریان خستمەوە نزیکیان نەکردمەوە چی و لە دەزاگەر ڕاشکا و پێم بڵێ وەکو پێم وتی دەنگ و ڕەنگ و هەموو شتێکت پارێزراوە لای من و دوای ئەم تەلەفۆنە ژرێک من ژمارەکەشە دلی دەکەم بەڵام چیت لە دەزایانی هۆکاری ئەم خانمانە بوون کە بە ناو مۆدێلن تۆ هاتیتە ناو ئەم دنیایەوە چیت لە دەزایانی بە ڕاشکایی پێم بڵێ شێخێکە سوکارەکەم ئەو ڕێزگرتنی کە لە ناو خەڵکە هەبوو کە ئەو کە سوکارم کە لە پشتم بوون یارمەتی منیانەیە کە منیش وەکو ئەوانە کە هەمویان کە سوکارەکەم پشتگیری باشە بۆچی حەز دەکرد وەکو مۆدێلانە بی بۆچی حەز دەکرد بۆچی حەز دەکرد وەکو ئەم مۆدێلانە بی ینی بۆچی حەز دەکرد ینی تۆ لە تەلەفۆنەکە بە منە و دوتر ئەمان لە ماوەی یەک دوو مانگا ساری جوانیان پێجلی جوان لە بەرەکەن سەعاتی جوان و بۆنی جوان و نازانم چی ئەمانە سەرنجیان ڕاکێشای کە تۆ ژووکو ئەو کچانە بژیت طبعا کار دەرنەوە ئاواتی هەموو کچێکە منیش حەزم لێ بوو دەرکەوم بەڵام بە شێوەیە کە شەرەف و سەرب کە سوکارەکەم بەرزکەمەوە نەکسم ئەو شتانە لە دەست بم بۆیە خۆم بە قوربانی دانێ دەستەکانی خۆش بێ زۆر زۆر سوپاس بۆ بەشداریەکە و گەوری و لوتفێنوان سوپاس دەکەم قوربانە کاک زانست ئەوە تا مەسەلەن ئەڵێ لە پێناوی ئەوەی کە من ببم بە وەکو ئەو ینی ئەمە ئەو دیوەیەتی کە من زۆر بۆم گرنگە باسیکەین و ئەم بەشەی کۆتایی بەرنامەکە دانین بۆ ئەوە ینی ئەم دیاردەیە گەر وا بڕوات ئەگەر بەرێکی تەندروستی لێ نەگیرێ من پێتەڵم نزیکی ینی 200-300 نامم بۆ هاتووە لەو کچانە ئەڵێ بەس مەشهور بین کێشەمان نییە ینی ڕەنگە هەندێکیان حەزی شۆهرەتیان نەبێ ینی حەزیان لەوەش نەبێ ببن بە ناوێک بەڵام هەستەکەن لە ڕێی ئەو شوهرەیەوە بوون بە مۆدل بوونیان ئەیانگەێنێ بۆ خەونانەی کە سەعاتی جوان و بۆنی خۆش و ساری جوان و بەم شتانە بکەن فەرم کاکە دەروون هەڵبەتە خۆت لە من
مامۆسای لە بابەتە هیوادارم کەوت دەنگانە مشەفەرکەم بۆی کە خەڵک بەدڵنیاییەوە دووەم ئێمە کە ئەڵین با بۆ نمونە ئێمە کەس ئیجبار ناکەین ئەم کارە بکە بەڵام تەوعیانە دەینێ پێم ماوامە کارێکی باش نییەوە ئەکرێ مرۆڤەکان خودی خوا نەبن بە کاڵە ئاسایە من کارکەم بەڵام ئاسایی خودی خۆم کاڵاکە نەبم ینی بەرنامەکەم بێ عقلم بێ ئیش و کارەکەم بێ خاڵێکی تر زۆر جار ئێمە کە باسی شتەکەن ێسەرین لە ئەوروپاوە و لە ئەمریکاوە عەزیزانی من ئەگەر لە ئەوروپا و ئەمریکا شتێک ڕاز نەبێ لێرەش ڕاز نییە هەموو ئەمریکا و ئەوروپا بڵێن درۆ جوانە درۆ ناشرینە هەموو ئەمریکا و ئەوروپا بڵێن یەک و یەک کاتە سێک و کاتە دوو یعنی با پێما وانە بێ هەر شتێک کە لە ئەوروپا هەبوو ئەوە کەواتە لێرە ئەبێ بیکەین و ئەمە شتێکی جوانە ئەمە ئەبێ ئاگامان لەم بابەتە بێ یەک شتی سادە بۆ خانمانی بەڕێز بۆ کوڕانی بەڕێز بەشێکی لەمانە بەداخەوە لە دوای ئەوەی کە زۆر عزیەتی ڕوحیانە درێ دوای ئەوەی کە شیلەکانە گوشتێ دوای ئەوەی کە بەکارە هێنرێ دوای ئەوەی کە کارەمەت و کەسیاتیانشکێ بەڕاستی مانە بنە کەیس یعنی بامە تۆزە واقعی بین ئەمانە قسەی دەردەدڵی خۆیان بۆ منەکەن ڕەنگە بۆ جەنابەتی ئەلامی بکەن بۆ خەڵکی نزیکیەکەن ئەمانە لە ڕاستیە زۆر جار لەسەر تیڤیەکان لە فەیسی خۆیان پێکەن بەڵام لە ڕاستیە ناخەوە ئاگرەگرن یعنی سوتاون شەوان خەوێن لێ ناکەوێت لەگەڵی کە هەموو جوانیان میکات هەموو لەشی هەموو شتێکی دنیایشانێ بۆی ئەمانە قوربانین کاکە دەروونجان بۆیە مامۆستا ئەحمەد هەردی شاعیر من زۆر معجەبی ئەو شعرم چەند ساڵ پێش ئێستا لە شاکارەکەی لە سفاتمەیە ئەڵێ ئەو بەتەنیا بۆ گوڵی سەر مێزی بادەی تۆی دەوێ هەرکە جارێ بۆنی کردی جاگوڵێکی دی دەوێ بۆی ئەم بەڕێزانە هەتاکو گەش و جوانن هەتاکو شیلان هەیە بەکاریان نهێنن گیانی سەرمایه‌داری کە گیانی هاڕینی مرۆڤەکانە کە گیانی بێحورمەتکردنی مرۆڤەکان لە پێناو پارە و لە پێناو دەستنی سامانە ئەمانە بەکاردێنێ کە لەگەڵ تۆزێ ناشتی بوون کە لەگەڵ تۆزێ چرت کەوتە دەموچاویانەوە بۆ تێ کەس پێی چارەسەر نەکران ئیتر ئەمانە پشتگوێ خرن ئەمانە بنە قوربانی ئیتر ئەمانە ناتوان ببنە دایک ناتوانن لە کۆمەلگایە بەداخەوە جێکی باچی خۆیان بکەنەوە ئەمانە بنە قوربانی کە من ئەمە ئەڵێم بە دایک و باوکان من ئەمە دایک و باوکانی ئمە پێشبڕکەیان بێ لەسەروی کچەکانی ئێمە کوڕەکانی پێشبڕکەیان بێ لەسەروی کە کێ زۆرترین ئیبداعی زانستیەکە ئازایەتی من بەیانی بچم بە دەرزی خۆم خەڵەوکەم لێو بۆ تۆ کە جوانکەم ئازایەتی کە بتوانم ئیبداعی بکەم لە ڕووی زانستیەوە تۆ بە ماناڵی قوربانی بەڵێ مەسئولم لەو قسەیە بەڕاستی ینی ئەو تەتەڕوفەی کە ئێستا ئێمە هەمانە ڕەنگە زۆربەی پیاوەکان هەمان تەتەڕوفی کاکە زانستیان هەبێ بەداخەوە کەڵێم وەکو وتم من لە سەرەتایە ئەمە کارێکی تازەیە لە جیهانی شام کارە هەیە ئاساییە گەرم کاسانە بیکەن بەڵام بەمەرجێک وەکو وتم ئەمانە خۆیان نەبنە کاڵا بەس تەنها دیعایەکردیان بە کاڵاکان بێ بە تایبەتی لە مجتەمەعی ئێمە وەکو وتم ئەگەر پەرلەمانتار بێ قسەی لەسەرەکەن اینجا تۆ وەرە ژنێک مۆدێل بێ ئەبێ چی لەسەر بڵێن باشە یەک پرسیاری من هەمیشە تۆزێ پرسیارێکی شخصی هەمیشە ڕێزان پرسیارێکی شخصی ئەگەر لێم قبول کێ توانی جوابیشم بدەیتەوە من هەمیشە مەسەلەن ئەگەر یەکێک لەم مۆدێلە بەڕێزانە کەسێکی نزیکی تۆ بێت نەسیحەتی تۆ بۆی چی نەسیحەتی من بۆی ئێڵم ژیانی خۆت بپارێزە جسمی خۆت بپارێزە بازرگانی بە جسمتەوە نەکەن بە خۆتەوە نەکەن بە شخصی خۆتەوە نەکەن جلەکانت کاڵاکانت چۆن ئەیکەی ئازاد بە تەمە ناکەم لە هەرێمی کوردستانە چەنەها شەریکات هەبێ بۆی ئەم کەسانە وەرگری ئەم کەسانە بە شێوەیەکی زانستی بەڵام بۆ ئەوەی من جارێکی تر چونکە نابێ بەرنامەکەمان بەو شێوەیە بێ کە ئێمە ئینتیها بە مۆزوع ئەبێنین لەبەری کۆمەلگا قبوڵی ناکە کۆمەلگا هیچ شتێکی تازە قبوڵ ناکە ئەزانم بەڵام ئێمە پێویستمان بەوەی ئەم کە بەڵام کۆمەلگاشتی تازە قبوڵ ناکەگەر بە ناتەندروستیش ئەمە کچانی مابێتە قوربانی بزانین چۆن ئەمان ناکەن کاکە دەوەنیانی ئەبێ ئەمە بەجددی لەگەڵ حرمەتمە ئێمە تەتەڕف نییە ئێمە ئەزانی کاکە زانست یەک دقا من لە کاتی توی قسەم نەکردو پێویستەکە تۆش ڕێز لە بەرامبەرەکە بگریت ئەزانی چۆنە ئێمە ئەمە مەسەلە سوڵح نیە ئەمە مەسەلەی کە چونکە کۆمەلگا گوێی لێیە کچان و ژنانمان گوێیان لێ من جارێک ترەڵم ئەم دیاردەیە مادەم وجودی هەیە من ناتوانم بە شەو ڕۆژێک ئینتیهای پێبێنم ئەتوانم من بڵم داوا بکەم لەمانە بعد جسمیان سەلامت بێ خۆیان سەلامت بێ تیجارەتیان پێ نەکەن ئەمە شەریکات نەبێ بۆ ئەوەی تیجارەتکردن بەم گروپ و باندانەوە بان دروست نەکرابێ بۆ ئەوەی بێن لە ناو سۆشیال میدیایە وەکو ئەوەی کە تیجارەت بە جسم و کەسانی تر بێنە ناوێت چونکە بەڕاستی بازرگانی کردن بە مرۆڤۆ لە جیهانە بڵاوە من تەمە ناکەم ئەمەی لە هەرێمی کوردستانە هەیە بازرگانی کردن نەبێ بەو کەسانەوە ئەخر بە تەمەنان نییە بەڵام بازرگانی کردنەوەی کە ڕوو لە بازرگانی کردنە ئەوەندەی خۆشان بازرگانن
لەسەر خۆیان مەرجێتەوە بە هەمویان بڵێ تو ئەوانە هەمویان ڕەنگە قوربانی دەستی کۆمەلگابن لەبەر ئەوەی کارێکی تازە ئیشێکی تازە قبول ناکرێ وەکو وتم ڕێزگرتنی ئەم کەسانە ئەبێ خۆیان بزانن ڕێزی کەرامەت و شخصیەتی خۆیان بە چ طریقەیەکە گرن یاسا پاڵپشتیانە کۆمەلگا پاڵپشتیانە دەستخۆش دوای ئەمین دێ ئەبێ ئاخر قسە بکەین بەرەو چارەسەر کاروغ لە وڵاتی بەلجیکایەکێکیت لە خۆشببختانە وەکو زمان کوردێک جێ شانازیت بۆمان کە وێنەی تۆ بە زۆربەی پاس و بە زۆربەی مارکێتە گەورەکانی ئەوروپاوە بینرێت و بینیمان لە ماوەی ڕابردووشا کوردستان 24 راپۆرتی لەسەر جەنابە کرد کاروغ سینیاچی سوپاس یەکەم کە بەشدار بووی لە بەرنامەکەمان من یەک پرسیارە لە یەکەم و یەک وەڵامم بنەوە ئەوەی کە لە کوردستانە ئەو گوزەرێ مۆدێلی پێڵێن و بە دیوێکی تریشا مۆدل لە ئەوروپا چۆنیە چۆنی تۆ بووی بە مۆدل فەرموو. بەڵێ سڵاو دەبی کاک دەروون ڕێز سلااوم هەیە لە بۆ میوانە بەڕێزەکانت سلااو ڕێزم لە بۆ کوردان لە هەر شوێنێکی دنیا بن. لێرە ئەگەر هەر کەسێک چکۆر بیەوە ئیش بکات وەکو مۆدلێکی پرۆفشنەڵ چەند پێوەرەیان دەبیتێدا هەبی یەک لەو پێوەرانە دەبی درێژیان وەکو کچ لە 175 تا 6 سانتیمەتر ناوی کورتتربی وەکو کوڕیش لە 186 سانتیم دەست پێ دەکات بێزگەلەوەی دەبی لە شولارەکی وەرزشیانی شەبی و شێوەشیان لێرە پێی دەڵێن فۆتۆجەنیک بن کە بتانن چەند ئەکتیشیان هەبێت کە بتانن ئەکتێرن بکەن. لە بۆ نمونە ئەمێن بەخۆم چەند ڕێگایەکم بڕیە هەتا بوویمە مۆدێل لە سەرەتادا چەند ڕسم و قیاسەکانی خۆم لە بۆ مۆدل ئەجەنسیەکان دەنارد چەند ئەجەنسێکم تاقی کردەوە لە بۆ نمونە دەم تاقی کردەوە لەوانە چەند ئەجەنسێک وەڵامیان دامەوە بانجان کرد بانگێشیان کردم لە بەوێندەر چاوپێکردم لەگەڵیان کرد و چەند ڕسمێکیان گرتم و بەو شێوەیە دەستم پێ کرد کە پێوەرەکانم تێدا هەبوو یەک لەوانە ئەوەندە 180 سانتیم بووم لە شولارەکەم وەرزشی بوو شێوەکەشم فۆتۆژەنیک بوو کە ئەوها دەستم بە ئیشەکە کرد. دەسەکانی خۆش کاروجان ئەکرا پرسیاری تر لێ بکەم و خۆشم دانا بوو بۆ پرسیاری تر بەڵام لەبەر کەمی ماوەکە و پێما بە کورت و پوختی تێوگەیانین کە ئەوەی لە کوردستانە گوزارێ وەک هەر دیاردەیەکی تر بێسەر و بەرە. دکتۆر بەڕێی تۆ چارەسەر چییە ئیتر بۆم کە بە دوا قسە؟ وەڵا ئەگەرەک و قەیران و کێشە سەیری بکەین و بەو شێوازەی کە کاکزانە و قەیران ڕێزانش قسەمان لەسەر کرد ئەمڕۆ هەمومان مشکلی ناومانەیە کاکزانست بە منەڵێت دەوەن و تۆ بە هەر حاڵ من ئەزانم ئەم ڕژاندین بابەتە لایەن جناب تۆ ڕەنگە بەرەو چارەسەرێک بمان با بۆ ئەم مۆزوعاتکە بێتە ڕێی عام و خەڵک سێدە سەرەکە ڕێکخراوەکانی کۆمەڵگەندنی مەفروضە بە دەوری خۆیانەسنەوەی کە جناب شێڵی ئەگەرەمە نەقڵ بۆ پەرلەمان بەزوان نازانم پەرلەمانی کوردستان بەدەست گرفت و خێرانی زۆر گەورەوە ئەناڵێنێ باوەڕ ناکەم بابەتی وا بخاتە جێگەی قسە لەسەرکردنی ئێمە یعنی گەرمە بۆ قسەی بدایەت کەوتم ئێمە من یەک قەوسی بچووکم بەرێ من لێرەوە بە پەرلەمانی کوردستان ئەڵێم کە ئەمە ئینتیباعێکی زۆر خراپی هاوڵاتیانە کە لەسەر ئێوە دروست بووە کە ئێوە تەنها ئیش لە کەیسە سیاسەکانی ئەم وڵاتاکەن بە خولەکەی پێشووتری جەنابیش دەڵێم یعنی ئەم ڕخنێ تۆزی ئێوە شەگرێتەوە ینی ئەم دیوە کۆمەڵایەتیانەی ئەم وڵاتە کوردستان کە تیکەوتووە بڕوان پێ بکەن ئەگەر بێنە ناوەڕۆکێەوە زۆربەی قەیرانە گەورە سیاسەکانیش پەیوەندی بەم دیوە کۆمەڵایەتیەوە هەیە فەرموو بۆم تاوەکە بێ مۆزوعەکە بوروژێنرێت تا بێتە ڕێی عام کە ڕێی عام ئەو کاتە پەرلەمانە بێتە جێگەی باسی منەوە یعنی بەڕاشکایی بڵێم باوەڕ ناکەم ئەندام پەرلەمانەکانی کوردستان ئێستا ئەم بەرنامە بین ڕەنگە هەندێک تووشی مفاجئە بن وەنا هەست ناکەن ئەمە بۆتە دیاردە و ظاهیرە و ڕەنگە ئەم داتانەی کە جنابت عەرزە کردەوە کۆمنتانەی کە لە پێیجی جناب هاتووە ئەو نمونانەی کە هێناتەنە ئەوە وایان لێ بکات فعلەن بیر لەوە کەنەوە کە ئەمە ظاهیرە و ئەمە دیاردەیەکەوە سێ لەسەر بکرێەوە طبعاً میدیا توانێت دەورێکی باش ببینێ کۆمەڵناسەکان بەڵام یەک نقطەمە ئیشارەت پێ بکەم ئایا فعلەن ئەم مۆزوعە لە دەدگاکانە لە محکەمەکانە بۆتە قەزێ بۆتە کەیس هەیە بابەتمان هەیە یعنی بریا پسپۆڕێکی یاسایی دەستەکانی خۆش کاکزانست دوا قسەم بۆ کۆسەریشە بۆ لەقان کە باسی یاسای کرد وڵی من ناتوانم بەری یاسا قسە بکەم بەڵام لەوەی زۆر خۆشەویستی یاسایمەیە کە ڕۆژانە ئەو گرفتانەی دادگا شەنوکەوەکەین زۆر شتەیە کە ناکرێت وەکو مەسئولێتێک کە کاری من نێبیڵم ئەجین زۆر شتەیە بەڕاستی کێشەیە من بە خانمان و پیاوانی بەڕێزەڵم بەشێک لەمانە ڕەنگە بەهۆی بێکاریەوە بێ من معاناتی کچێک کوڕێکتەیەکەم کە ناتوانێت
سادەترین کلێنسێک بۆ دەستەی خۆی بکڕێ بۆیە ئەزانم ئەم بەشێکی پەیوەندی بەوەیە کە کۆمەلگامە کۆمەلگایکی بێ ئیشە لەبەرەوە زۆر جار دەستە برێ بۆ هەموو بابەتێک لەبەر خۆی ئیشەکە دەستکەوێت بەڵام جاران ئەماوت جیهان گوندێکی بچووکە نە لە ئێستاە بڕوام وایە جیهان بازاڕێکی گەورەیە ئەم بازارە گەورە هەمومان هەڵەلوشێ زۆر گرنگە لە پێناو نەبینە بابەتێک کە ماشێنی سەرمایه‌داری و پیاکردنی پارە بمان هەڕە نەبینە قوربانی من ئەڵێم هەر کارێک بەکاری مۆدلنی شەوکارێکی جوانە بەڵام ئەو مرۆڤ خودی خۆی نەبێتە کاڵە ئەو مرۆڤە یعنی ئەوەی کە ئێستا بینی بڕوام وایە جۆرێکە لە مازەلە جۆرێکە لە گاتەکردن بەهین یعنی من بە ڕێزانخان و بەخۆ بە مەساژەڵم قوبوڵم نییە من کچەکەی من ببێتە ئەوە لە ڕاستیە بۆ لەبەری قوبوڵم لە کۆمەلگایە بەو شێوە تەوینی پێ بکرێت لەبەر ناکە کۆمەلگایمە نەخۆشە دەستخۆش منیستمە و پرسیارە لە ڕێزانخان کەم بەڵام تۆ خۆت لە خۆتە کرد زۆر باشە تۆکو کۆمەڵناسێک وەکو پیاوێکی بیرکراوەیەم کۆمەلگەیە قوبوڵە نییە کە سوکاری خۆت کچەکەی خۆت ببێ بە مۆدل بەو شێوەی کە لە کوردستانە هەیە ڕێزانخان دو قسە منیش بە هەمان شێوە هەردووکیان وتیان کە سیاساینینەوە من یاسایم ئاساییە لە ناو دادگاکانە تۆ بەت هێز کاڵا بکەی ئەگەر تحرشیان پێ بکرێ ئەگەر اختصاب بکرێن ئەگەر هەر بەسەلەیەکی تریان بکرێن بەڵام ئایا ئەوانە خۆیانە و مۆدلانە فعلا تەوعیان هەیە بۆی کە دادگایەک هەیە یاخود یاسایەک هەیە پارێزگاریان لێکە یاخود ئایا ئەوان خۆیان بەڕاستی هاتون بۆ ئەوەی کە مۆدلێک بن یاخود هاتون بۆ کووتم کە جارێکی تر باندێک هێناونی و تیجارەتیان پێوەکە بەو شێوەی کە هەیە من لە کۆتاییاڵێم ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئەگوزارێ ئەوە مۆدل نییە ئەوە تەنها عرضکردنی ئەوە جارێکی تر پێیانەڵم هیوادارم هیچ کام لەو کچانە لێم زویر نەبن هیچ کام لەو کوڕانە لێم زویر نەبن لەبەرەوە نە شەریکاتی ئەوەندە گەورەمان هەیە نە براندی ئەوەندە باشمان هەیە نە دەوراتی باشیان هەیە نە خوێندنیان تەواو کردو تەنها ئەوەیە ئەگەر عرضکردنەکە بێ بۆ جسمی خۆیان ئەویش ئاساییە جارێکی تر لەبەرەوەی تۆ نیتە ناتوانی کە لە وڵاتەکەتانە بێ تۆ ناتوانی چۆن دەستی دەکەوێەوە ئەویش کارێکە ڕەنگە ئارەزووی لێبێ بەڵام تکاتان لە یەکەم جسمی خۆتان ئێوە نابێت تیجارەت بکەن نابێت تیجارەت بە خودی خۆتانەوە بکەن زۆر جاریان بەداخەوە کە من لیانە بیستم خێزانەکەم پاڵپشت منیش حەزەکەم هەموو دایک و باوکێک پاڵپشتی کچەکانیان بێ بەڵام بۆ کارێکی باش بۆ ئیشێکی جوانتر بۆ ئەوەی کە کاتێ ئەبیتە مۆدل بەڕاستی مۆدلێکی پێشکەوت و کەسێکی بەتوانە نەک تیجارەت بە جسمتەوە بکرێت چونکە ئەو مناڵە ناسکانەی کە ئێستا هەن کە ئێستا لە تەمەنی مراهقیان و بەرەو گەورەبوو نەبوون تۆ ئەبیتە نمونە بۆیان تکا ئەەکەم زەرەر لەو هەموو کچوو لەو هەموو کوڕەکە دەسەکانە خۆش منیش لە کۆتایی بەرنامەکە ئەڵێم بۆم گرنگە ئەم قسەیە کورت هەمیشە قسەیەکمانەیە لێ دۆست ئەو کەسەیە بوو گرێنێ دوژمن ئەو کەسەیە کە پێت پێەکەنێ من هیوادارم پێش ئەوەی کە ڕووی دەمی خۆم کەمە کۆمەڵگەی کوردی ڕووی دەمی خۆمە خەمە سەر ئەو مۆدلانەی کە خۆیان ناو مۆدل گوێ لەم ئامۆژگاریانە بگرن چکە ئەگەر پتان گرێنێ ئەمانە ئەمە سوودی زیاترە لەوەی کە ئەو خەڵکانی کە کاکزانش شارەکەی مامۆسا ئەحمەردی هێنایەوە کە ئەو تەنها بۆ سەر بادەی تۆی بۆنی کردی جاگوڵێکی دیوێ هونەرمەند عەدنان کەریم و مامۆستا حەسەن زیرەکیش کردوێتی بە گۆرانی قسەکەی من ئەوەیە هیوادارم ئەم ئامۆژگاریانی کە گریان ئامێزە بۆ ئێوە وەریگرن لێمان نەک ئەو پێکەنینانی کە لە پشتۆ پێتان پێکەنێ و ئەمێ چەندین دایک بۆی نووسیم کە ئەمێ قسەکانی وان بگەم چەندین دایک بۆی نووسیم کە خاوەنی کشی هەرزە و هەرزەکارن لە 14-15 ساڵیاڵێ کاک دەروون بەڕاستی گوزەرانمان نەماوە بۆی کە چاوی ئەم کچانەمان چۆن لابین لەسەر ئەم شەپۆ لە مراهقەی سۆشیال میدیای کوردی و بەشێکی ئەو خانمانش من لە کۆتایی بەرنامەکە بەلایانی پەیوەندیدار ئەڵێم بە خودی ئەو خانمە خۆیان ئەڵێم بە کۆمەڵگەش ئەڵێم کە من لەگەڵ ئەوانیم ئەو کۆمنتانی کە بۆ من نووسراوە ڕوبەڕووی ئەم کەسانە خۆیانی بکەنەوە بەڵام ئەو کەسانە بۆ خۆتان ئەکرێت دراسی ئەو دۆخە بکەن کە لە ئێستاە وا سەیری ئێواکرێت لە کۆمەلگا هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم ئەم بەرنامەیەش بەرین بەرەو چارەسەر نەک تەنها بیوروژێن کاتێکی